راست جب راست جب راست جب راست شلرگا بشناف و دست خود بیلنس شنیش که بده خورده هر کسی خموکیک هبت تشتک هبتن مثلا مشکی برفره نبت جلك استعابا خواندنی ناکن آن دو دلیه به خود چکن ادوی وقتی دا یه به توان جورت ورزشا جلک باشه. انجام دادن ورزشی در نوا پارک آبی ویشی و گله گرینگیا خویا هی تایبد بیشین آفرد چکو آفرد چید بیت بردام در نوا مال دا کار کردن چید بیت بتن جمعه فراغی بیتن او دشید گلمه هندک جورا تمرینات گلمه انجام دادن او جی اف تمرینه یعنی همی کس دشین انجام دادن جبو کس زیرک و بجبو کسانت مبتدا گله گرینگیا خویا هی نجي الساعة 8 الصبح نصعد هذا الحجر ونقص نصعد الحجر على هنا ونقصه نوزنه طلاش بعدين يطلع برا نظل العصر ورا العصر نطلع طلاش ونقص هذا الحجر الجو بارد وهذا الحجر همنا ثقيل قرصه يعني بالشغل بالهاي بالرافع وشغله خطره. نزیک ناوچەی توشتازی لە دەربەندیخان 30 بۆ 35 کارگەی بەربڕینی لێیە کەمەش هەلیکاری بۆ 200 بۆ 250 کرێکار ڕەخساندووە و ئەم بەردانەی کە بۆم کارگانەیە دەرەکی و ناوەکیمانەیە لە ئێرانەوەیەت و لە هەولێرەوەیە کە بەردی زەردە لە پێنجوێن کە بەردی سوورێنی ئەنواع بەردی لێیە دەربەندیخانیش خۆی بەردی لێیە بۆ شاخی گوڵان شاخی بەرانان بۆ بەردی خوبرە. Наверное, у Никольской улицы в Москве знают жители всех городов, потому что это одна из самых старых, древних и красивых, известных улиц нашего города, нашей столицы, которая находится возле Кремля, возле других красивых достопримечательностей. Поэтому очень многие люди стремятся сюда приехать, посмотреть, погулять, познакомиться и побыть в тусовке. It's my first time in this street. I like it very much. It's very beautiful. The lights are lovely. So I think I'll come back for another time. Yes, I like very much. So the buildings are very beautiful, very natural.